لە کاتێکدا کەناڵی ڕووداوی سەربەپارتی دیموکراتی کوردستان ڕایگەیان ئەو کەسانی ڕۆژی 25 مانگە بە نارنجۆ گێرشیان کردوتە سەر بارگای کەناڵەکە لە شاری هەولێر سەر بە ڕێکخراوی چەکداری داعشن. بەڵام هەرمڕۆ ئاسایشی هەولێر لە ڕاگەیەنداوێکدا دەستگیرکردنی دوو کەسی بە تۆمەتی ئەنجامدانی و هێرشە ڕاگەیان کە یەکێکیان کارگێڕی مەڵبەندی کۆمەڵی ئیسلامیە لە شاری هەولێر. لە ڕاگەندراوەکەی ئاسایشی هەولێردا لە سەر دەستگیرکردنی بکەرانی هێرشەکە هاتووە ئەنجامدەری هێرشەکە بە ناوی ڕێبوار وریا ساڵح دەستگیر کراوە و ناوبراودانی بە تاوانەکەی داناوە و لە دوای لێکۆڵینەوە سەرەتایەکانیش کەسێکی دیکە بە ناوی سعدی مستەفا عەبدوڕەحمان کە کارگێڕی مەڵبەندی کۆمەڵی ئیسلامیە لە هەولێر وەکو گومان لێکرا و دەستگیر کراوە. هەرچەندە بەپێی ڕاگەندراوەکەی ئاسایشی هەولێر یەکێک لە تۆمەتبارەکان کارگێڕی مەڵبەندی کۆمەڵی ئیسلامیە، بەڵام کەناڵی ڕووداو لەبارەی دەستگیرکردنی هێرشبەران و دەڵێت کە لە پێناو پاراستنی ڕێڕەوی لێکۆڵینەوەکان و دۆزینەوەی تەواوی هاوکارانی ئەو گروپە خۆیان لە بڵاوکردنەوەی هەواڵەکە پاراستووە و وەک خۆیان ئاماژەیان پێکردووە هەر لەو پێناوەشدا پێشتر هەواڵی ڕاگەیاندنی بەرپرسیارەتی داعشیان بڵاو نەکردوتەوە. هێرشکردنە سەر کەناڵی ڕووداو بە نارنجۆک ڕای جیاوازی لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکاندا دروست کردو. بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە کە ئەو هێرشە پەیوەندی بە قوڵبوونەوەی ناکۆچیەکانی نێوان باڵەکانی پارتیەوە هەیە و تەنانەت پرسیاریەوەش دەکەن بۆ کەناڵی کوردستان 24 سەربەپارتی دیموکراتی کوردستان لە سەرەتادا ئەو هێرشەی نەکرد بە هەواڵ لە کاتێکدا کە کەناڵ 24 لەلایەن مەسرور بارزانیەوە خاوەندارەتی دەکرێت و کەناڵی ڕووداویش لەلایەن نێچیروان بارزانی ئامۆزایەوە خاوەندارەتی دەکرێت. هەر لە درێژێ و کاردانەوانەدا و باسکردن لە ناکۆچیەکانی نێوان باڵەکانی پارتی و میدیاکانیان ڕەحمان غەریب بەڕێوەبەری سەنتەری میترۆ بە داکۆچی لە ڕۆژنامەنووسان بابەتێکی لەسەر هەواڵێکی ماڵپەڕی بازنیوسی نزیک لە مەسرور بارزانی نووسیوە و دەڵێت برادرانی بازنیوس بۆ پێش ئەنجامی لێکۆڵینەوە دەکەون. ڕاگەنداوەکەی ئاسایشی هەولێر بەڕوونی باز لەوە دەکات کە یەکێک دانی بە تاوانەکەی داناوە و ئەوی تریشیان گومانی لەسەرە نەک ئەنجامدەری هێرشەکەی سەرڕووداو بێت. حەق نییە دەستگاکانی ڕاگەیاندن پێش دەرەنجامی لێکۆڵینەوە بکەون و لە بری دادوەر بڕیار بدەن. کێشە و ناکۆچیەکانی نێوان باڵەکانی پارتی دیموکراتی کوردستان کە خۆی لە مەسرور بارزانی و نێچیروان بارزانیدا دەبینێتەوە چەند ساڵێکە بە تەواوی زەق بۆتەوە و لە کاتی دروستکردنی لیژنەکانی بارزانیشدا بۆ چاکسازی لە ساڵەکانی 2011 و 2016دا باز لەوە دەکرێت کە مەسرور بارزانی دەسەڵاتی بەسەر لیژنەکاندا هەیە و لە دژی باڵەکی نێچیروان بارزانی بەکاری دێنێ و لە ئێستاشدا هەردوو باڵەکە میدیاکانیان بە شێوەی ناڕاستە و خۆ دژی یەکتر و لە بەرژەوەندی باڵەکانی خۆیان بەکاردەهێنن.